باس لە گرنگی هەڵمەتی ناشتنی 1 میلیۆن نەمام دەکەین کە دیارە ئەم بڕیارە لەلایەن سەرۆک باڵ جەڵات ساڵبانیەوە بڕیاری لەسەردەوە ئێستا لە بواری جێبەجێکردندایە هەوڵەکان بۆ ناشتنی 1 میلیۆن نەمام بەردەوامی دەبێت تاکو 1 میلیۆن نەمام دەنێژرێت. دەپرسین ناشتنی 1 میلیۆن نەمام کاریگەری لەسەر ژینگە چیە وهروەها کاریگەری لەسەر ئاو هەوای کوردستان چیە؟ ئەم هەڵمەتە تا چەندە دەبێتە هۆشیاریەکی ژینگەی بۆ هاوڵاتیان بۆ کەسانی دیکە بۆ لایەنی پەیوەندیدار یاخود بۆ کەسانی بەرپرس تا بتوانن لە بیری سەوزکردنی ژینگە و خەمی ژینگەدا بن. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز سلێمان جەرجیس کاپەڕێزیان سەرپەرشتیاری ژینگەی لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوانە زۆر سپاس بە خێراتی کاک سلێمان بە خێراتی زۆر سپاس. گرنگی بڕیارێکی هاوشێوی بڕیارەکەی سەرۆک باڵ جەڵات ساڵبانی بۆ ناشتنی 1 میلیۆن نەمام لە چیدا دەیبینیتەوە؟ سڵاو بۆ ئێوە بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات. دیارە خۆی لەبەرەوەی کە ژینگە پێیوەستە بە سەلامەت و تەندروستی هەموو تاکێکەوە و بۆتە پرسێکی جیهانی لە ئەمڕۆی جیهاندا، بۆیە ئەم بڕیارەی سەرۆک باڵ گرنگی تایبەتی خۆی هەیە، منیشانی خەمخۆریە بۆ ژیان و سەلامەتی تاک بە تاکی خەڵک لە هەرێمی کوردستاندا. ئەم زۆرە بڕیارانە وا دەکات کە هاوڵاتی هەست بە بوونی خۆی هەست بە گرنگی پێدان لەلایەن ڕابەر و سەرکردەکانیەوە بکەم کە لە خەمی ژیان و تەندروستی و سەلامەتی دابن. دیارە ئەم بڕیاری سەرۆک باڵ یەکێکە لەو بڕیارە گرنگانی کە توانین بڵێ برێن بڕیاری گرنگی ساڵ لە 2022 بەرەو کوتمان پەیوەندی بە سەلامەت و تەندروستی ژیانی خەڵکەوە هەیە. گرفتێکی گەورە کە لە ئێستا ئەمڕۆی جیهانە هەیە، هۆکارەکانی پیسبوونی ژینگە زۆرە. ئەگەر هۆکارەکانی پیسبوونی ژینگە زۆر بێم نابێت دەستەوەسانە بەرابەریدا بۆستین. پێویستیمان بە بڕیاری گرنگ پڕیاری گەورە هەیە بۆی کە بتوانین بە هەموو لایەکەوە بەڕەنکاری ئەو زۆرە کارە ببینەوە کە هۆکاری گەورن لە پیسبوونی ژینگەدا لە ئەمڕۆی جیهان بابەتە بەچیش لە وڵاتی ئێمەدا لەبەرەوەی هەومان ئەزانی ژینگە سنووری نییە. ئێمە لە هەرێمی کوردستان بین دراوسەکانمان بین هەشوێکی کەەوە ژینگە پیس بکرێم کاریگەری ئەبێ لەسەر ناوچەکە و دەوروبەری. بۆیە زۆر گرنگە ئەم زۆرە بڕیارانە ئەم زۆرە کارانە بەردەوام گرنگی پێ بدرێم، هەروەها لەگەڵ ئەوشا زۆر گرنگە کە هۆشیاری تاک لەم ڕۆوە زیاد بکرێت. بەڵێ کەواتە ئەم بڕیارەی کە کاری لەسەر دەکرێت وێست لە بواری جێبەجێکردندایە ئەمە تا چەندە دەبێتە هۆکاری هۆشیاری ژینگەی یاخود بڵاوبوونەی هۆشیاری ژینگەیش لە نێوان تاکو و تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا؟ بەڵێ بەداخۆ هۆشیاری تاک دەرە ئێمە لە ئاسی تموحی ژینگە پارێزان و چالاکوانیانی ژینگە و خۆمخۆرانی ژینگەدا نەبووە تاوەکوی ئێستاکەم، بەس بەهۆی ئەم زۆرە بڕیارانەوە بە دڵنیاییەوە کاریگەری زۆری ئەبێم لەسەرەوەی کە تاکسیر ئەکا کە چەندی خزمەت ئەکرێت لە وڵاتەکەیە، چەندی خەمخۆری هەیە بۆ پاراستنی ژینگەکەی بۆ سەلامەتی بۆ تەندروستی، ئەمە واکە کە ئەمە زیاتر لە خەمی پاراستنی ژینگەدا برن. هۆشیاری ژینگەی بەگشتی ئەتوانین بڵێن پێویستی بەلایەنی زۆر بوار هەیە کە ئەم هۆشیاری ژینگەی تێدا جێبەجێ بکرێن، بە تایبەتی لایەنە کە پێویستە گرنگی بۆ هۆشیاری ژینگە بدرێت لایەنە پەروەردەیەکەیە لە ناوەندە پەروەردەیەکانەوە هەر لە بەخشی مناڵانەوەتان سانکۆ پەیمانگەکان زۆر گرنگە ئەم شاری تاکەی تێدا زیاد بکرێن. بۆیە زۆر گرنگە ئەم زۆرە بڕیارانە بە هەل وەربگیرێ بۆی کە بتوانرێت لەگەڵ هەڵمەتی سەوزکردنی 1 میلیۆن نەمام کە بە دڵنیاییەوە کاریگەری زۆری ئەبێ لەسەر زیادکردنی ڕێژەی سەوزایی پاکردنەوەی هەوا هەڵمەتی هۆشیاری بە هاوڵاتیان بدرێن، چ بۆ پاراستنی ئەم ڕێژە سەوزاییە کە زیاد دەکرێن، چه هەوڵدان لە پاڵ ئەمەیە ڕێژەی سەوزایی زیاتر بکرێت لەلایەن هاوڵاتیان و یاخود ڕێکخراوەکان و ئەو لایەنانی کە گرنگی بە پاراستنی ژینگە ئەدەن. هۆشیاری ژینگەیەکە وا ئەکات لەگەڵ ئەم هەڵمەتەدا پاراستنەکە هەبێ. ئێمە ئەگەر بەردەوام خەریکی هەڵمەتی ناوانساندین بین، بەردەوام ڕێی سەوزاییەکەمان زیادکرد، ئەگەر هۆشیاری تاکمانە بێ، ئەگەر هۆشیاری کۆمەڵگانە بێ، ئەتوانین بڵێن هیچمان نەکردووە ئەگەڕینەوە بە خاڵی سفر. بۆیە زۆر گرنگە ئێمە لە پاڵ ئەمەیە هەڵمەتی هۆشیاری هەبێ گرنگی بەو لایەنە بدرێت. وەکو باسمان کرد ڕۆڵی تاک زۆر گرنگە بە تایبەتی ناوەندە پەروەردەیەکانەوە دەست پێ بکەین. ئێمە زۆر گرنگە کە ئەم هۆشیاری زیاد بکرێت لە پەیڕوو پرۆگرامەکانی خوێندنە، لە پرۆگرامەکانی خوێندندا جێگەی بکرێتەوە. بەداخەوە دەبێ خۆمان ناوەندە پەروەردەیەکانە کارەکەین، هەتا ئێستاکە بەو شێوازە هۆشیاری ژینگەی لەو پرۆگرامەکانی خوێندنە جێگەی نەکراوەتەوە. بابەتێکمان هەیە بابەتی بە کارامی و بەها کۆمەڵایەتیەکان، بەس باسی ژینگەی تیا کە بەس وەکو ژینگە بێتە پرۆگرامێکی تایبەت نەبووە. تا ئێستاکە ژینگە لە پەراوێزی بابەتەکانی ترە لە پرۆگرامەکانی خوێندندا هەیە. بۆیە زۆر
گرنگە لە پێناوی کەمە هۆشیاری بڵاوکەینەوە لە ناوەندە پەروەردەیەکانەوە بۆ ناوەندە ڕۆشنبیرەکان بگەیت ناو تاک بە تاکی کۆمەڵگە و خێزانەکانمان زۆر گرنگە ئێمە ئەم وشیاریە جێگە بکرێتەوە لە پرۆگرامەکانی خوێندندا. بەڵێ دیارە کاتێکە بڕیارێک لەلایەن سەرکردەیەکەوە یاخود کەسایەتێکی سیاسیەوە دەردەکرێت ئەوە نیشان دەدات کە لە خەمی ژینگەی هەرێمی کوردستانە و ڕەنگە ئەمە لێککەوتو و کاردانەوەی لەسەر تەواوی ئەو ڕێکخراوە یاخود تەواوی ئەو بەڕێوەبەرایەتیانە هەبێت کە ڕۆلیان هەیە لە پاراستنی ژینگە سەوزکردنی ژینگە ئەم بڕیارە کاریگەری و لێککەوتەکانی لەسەر بەڕێوەبەرایەتیەکان چی دەبێت؟ بەڵێ بەدڵنیایەوە زۆر تاکید کە ئەم بڕێرە لەلایەن کەسایەتیەکی سیاسیەوە ئەدرێم جیاوازە لەوەی کە لە هەڵمەتێک لە پرۆژێکی سەوزکردن لەبەرەوە زانین کارکتەرە سیاسیەکان ڕۆڵیان هەیە لەسەر جێبەجێکردنی بڕیارەکان هەروەها لایەنی جێبەجێکار کە ئەم کارە جێبەجێ بکە. ئەم بڕیاری یەکبولێن سەوزکردنی لەمام لەلایەن سەرۆک باڵەوە بەدڵنیایە و کاریگەری خۆی ئەبێت وەوە ئەکات کە ئەو لایەنانی کە خەمخۆریی کەن چ جیهاتە حکومەکان چ ڕێکخراوەکان چ چالاکوانانی بواری ژینگەم لەم مەزالەیە کاری گەورەتر و زیاتر بکەن. وە زۆر گرنگە ئێمە ئەم لایەنە وها فراوان بکرێ بە تایبەتی لە میدیاکانەوە لەسەر ئاستی تاک بە تاک و کۆمەڵگا کە بوو بێتە نەریتێک بێتە مۆدیلێکی نوێ سەرکردە سیاسیەکانی ترمان کارکتەرە سیاسیەکان بتوانن چاو لەم بڕیارانە بکەن بڕیاری لەم شیوە بدەن لە پێناوی بەرژەوەندی سەلامەتی و تەندروستی و ژینگەی هاوڵاتیان. دیارە بڕیارەکانی سەرۆک پاڤڵ لە بواری ژینگەدا بڕیاری زۆر زۆر باش بووە و ئەماچێتە سەر کۆی ئەو شانازیانێتی کە لە بڕیارەکانی تردا بۆ خزمەتی سلێمانی و خزمەتی تەواوی هەرێمی کوردستان داوێتی بۆیە زۆر گرنگە ئێمە لێرانەوە پێشنیازکەین بۆ حیزبە کوردستانیەکان کە لە بۆن و یادەکانی خۆیان داگرنگی بەم بابەت بدەن لە بۆنە کۆمەڵایەتەکاندا لە یادەکان داگرنگی بە بابەتانە بترێم پێشنیاز بکەین بۆ حکومەت کە ئێمە کۆمەڵێ بۆنە و یادی نەتەوەییمان هەیە یادی ئەنفەرمان هەیە یادی کارەسەتی کیمەبارانی هەڵەبجەمان هەیە ڕۆژی ژینگی کوردستانمان هەیە ئەم بۆنانە ئێمە بە هەل بیخۆزینەوە کە بووی بتوانین لەم زۆرە بڕیارانی کە سەرکردەیەک ئەیدا زیاتر هەڵمەتی سۆزکردن هەڵمەتی لەمامساندن ئەنجام بدرێت. ئێمە خۆمان نەزانین چونکە ئەو بۆنانە ئەو بۆنە نیشتیمانیەتەوەیانە حەماسەتی خەڵک زیاتر گروتینی خەڵک زیاترە لە پرۆژە کارە جوانەکاندا بۆیە زۆر گرنگە ئەو بۆنانە ئەو بۆنە تایبەتەکە حیزبی بێ کۆمەڵایەتی بێ بۆنیێنێتەوەی بێ بۆنەی ئاینی بێ ئێمە بیخوازینەوە بۆی بتوانین خزمەتی زیاتری ژینگەی کوردستانی پێ بکرێت. بەڵێ دیارە گۆڕانی کەش و هەوا و هاوکات کەمی ڕێژەی سەوزایی بە شێوەیەکی گشتی ئەمە جگەلەوەی کە کاریگەری لەسەر سیمای شار بەجێدەڵێ کاریگەری لەسەر کەش و هەواش بەجێدەڵێ ناشتنی 1 میلیۆن نەمام کاریگەری لەسەر ژینگە و کەش و هەوای با بڵێن هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ بەڵێ بەدڵنیایی وەگەر ئێستاکە ئێمە سێکین لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە جیهاندا یەکی لەو جاردانی هەیە کە بەداخەوە بەرەوکی وڵاتی ئێمەشی گرتووە ئەوەش جادی وشکە ساڵی کەمبارانی کە ئەمە کاریگەریکی زۆری کردووە لەسەر کەشوهەوای وڵاتەکەمان خەتیزبوونی گەرمە گەرمبوونی گۆی زەوی بەگشتی بۆیە بیرکردنەوە لە بڕیارێکی وەها ناشتنی 1 میلیۆن نەمام بەدڵنیایە و کاریگەری ئەبێ لەسەر زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانی کە ئەمەش کاریگەری ئەبێم لەسەر هەرێمی کوردستان و وەکو باسمە کە ژینگە سنووری نییە و بۆ سواردەوەرەکەشمانمە کاریگەریەکی زۆر گەوری ئەبێم. ئێمە گەر باسێک لە ڕێژەی سەوزایی بکەین جاری با بەراوردی بکەین لە ساڵی 1990 کە ڕاپەڕینی کوردستان دەستی پێ کرد بەپی ئامارێکی بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی کە لە ساڵی 2021 ئەم ئامارە کردووە لە ساڵی 1990 ڕێژەی سەوزایی شاری سلێمانی 75 کیلۆمەتر دووجا بووە کە لە 106 ڕێژەی سەوزایی بووە کە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە. ئەگە بەراوردکەین بین ئەم ڕێژەیە بین بۆ ساڵی 2021 لە ساڵی 2021 بەپی ئامارەکانی بەڕێوەبەراتی ئاماری سلێمانی ئەم ڕێژەیە بەرزەوە بووە لە 75 کیلۆمەتر دووجاوە بۆ 370 کیلۆمەتر دووجا. ڕاستە شایفراوان بووە پرۆژە بووە کاری زۆر کراوە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەم بەراوردە زۆر زۆرە 370 کیلۆمەتر دووجا ڕێژەی سەوزاییەکە لە 2021 خەمڵێنراوە کە ئەکاتە ڕێژەی نزیک بوونەوە لە 190 ڕێژەی سەوزایی
واتە ئەگەر بەراوردێکی تر بکەین 6 هێندە لە ساڵی 1990ەوە هەتا وەکو 2021 6 هێندە ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانیە زیادی کردووە وەکو باسمان کشتا فراوان بۆ پرۆژە کراوە بەڵام بەس ئەم ڕێژەیەکی زۆر 7 کیلۆمەتر دووتا لە شاری سلێمانیە ڕێژەی سەوزایی هەبێت خۆشبەختانە ڕێژی سلێمانی بەرەو ئەواتی نزیک بێتەوە لە ستانداردی جیهانی کە ستانداردی جیهانی ئەڵێم لە 120 بۆ لە 130 هەر شوێنە سۆزایی بێ بۆ ستانداردی و ڕێژەی جیهانیە خۆشبەختانە بەرە ئەو ڕێژەیە ئەڕوا سلێمانی و بەدڵنیایەوە ئەم بڕیاری سەرۆک پاڤڵ بۆ چاندنی 1 ملیۆن نەمام و ئەکام کە ئەم ڕێژەیە دوو هێندە بێتەوە ئەگە دوو هێندێک نەبێتەوە نزیک بێتەوە لە دوو هێندە واتە بچێتە نزیکەی لە 130 ڕێژە سۆزایی لە شاری سلێمانیە بۆیە جێگەی دڵخۆشیە بە دڵنیایەوە کاریگەریەکی زۆری ئەبێ لەسەر کەش و هەوای هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی ئێمە پێشتریش بڕیاری لەم شێوەمان هەبووە خۆشبەختانە جێگیری سەرۆکی حکوومەت بەڕێزکا قوبا تاڵەبانی لە سەرەتای مانگی نوێیە لەگە دەستەی گەشتەگوزاری هەرێمی سلێمانی هەرێمی کوردستانە کۆبووە بۆ جێبەجێکردنی پرۆژەیەکی گەشتیاری و ژینگەی بۆ شاری سلێمانی یەکی لە پرۆژانی کە لە بەردەستی جەنابیانیاوی تا ئێستاکە تاوتویەکی لەگەڵ دەستەی گەشتەگوزارە ئەوەیە کە دروستکردنی ناوچەیەکی گەشتیاری ژینگەیی لە ناوچەی چەخچەق و قلیاسان کە شارێکی گەشتیاریە هەروەها زیادکردنی ڕێژەی سۆزایی و خزمەتگوزاریەکان لە ناوچەی دوکان هەروەها خزمەتکردنی سۆزایی زیاتر لە ناوچەی سەرسنەر ئەم پرۆژەیەکە ئێستا پرۆژەیەکە وەکوەندەستی گەشتوگوزاری هەرێمی کوردستان ئامادەی کردو و جێگری سەرۆکی حکوومەت خۆی لە چاودێریکردنیایە ئومێد دەکەین لە پاڵ ئەم بڕیارانەی سەرۆک پاڤڵە وا بکات کە گۆڕانکاریێکی گەورە لە کەش و هەوایە بکەم لە سلێمانی و دووروبەری لە پێناوی ئەوەی کە بتوانین بە هەمومان سەلامەتی و تەندروستی لە ژینگەیەکی پاک و بەدیدێ کە بتوانین ئەو سەلامەتی و ئەو تەندروستیە لەم سوارچەوەیە بەدی بێت بەڵێ دیارە جگەل لە هەڵمەتەکە گەر بین باسی دوای هەڵمەتەکە و پاراستنی بکەین ڕەنگە زۆر جار هەندێک هەڵمەت هەبێت و پاش هەڵمەتەکە بەداخەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئەندازی با بڵێن سەوزکردنی ژینگەیەوە بە تەواوەتی دراسە نەکراوە جارێکی دیکە ئەم درەختە یاخود ئەو نەمامەی کە توانە سرد بووە لەمڕۆ هەنگاوەکان یاخود پلانەکان بۆ خزمەتکردنی هەنگاوی دواتری ناشتنی نەمامەکە تا چەندە ئومێد بەخشە و تا چەندە کاریگەری خۆی بەجێ دەهێڵێت بەڵێ ئەوەی جێگی ئومێدە بەڕێوەبەتی بەخشەکان لە شارەوانی سلێمانی لەگەڵ بڕیارەکەی سەرۆک پاڤڵدا و ئامادەکاریانیان کردووە یەکەم جاریکردنی جۆری نەمامەکان چەند نەمامێ بۆ ژینگەی سلێمانی و دەوروبەری گونجاوە لەگەڵ کارلێکی کەش و هەوایە و خاڵێکی کە دانانی پلان بۆ ئاودان دابیکردنی ئاو بەتابەتی لە وەرزی گەرمای هاویندا بۆ ئەو نەمامانی کە ئەچێنرێ چکەمە ئەزانین بەداخەوە لە هەرێمی کوردستانە زۆر هەڵمەتی نەمامساندی فراوان هەبووە کارکراوە بۆ ئەوەی ژینگە جوانتر بکرێ کارکراوە بۆی ڕێژی سۆزایەکان زیاتر بکرێ ئەمە زۆر پێویست خزمەتی نەکراوە ئەوەی کەمای خۆشببختیە لەم کارەیە لەم هەڵمەتەیە ئەوەیە کەم دابینکردنی بودجە و پلانی پێویست لە هەموو بوارەکەی هەیە هەر لە زۆری دیاریکردنی دارەکانەوە هەم لە ڕێخستنی پلانەکانەوە هەم لە کاتی ناشنەوە هەم لە خزمەتکردن و ئەودانەوە واتە بیر لە داهاتووی ئەم پرۆژەیەش کراوەتەوە نیە پرۆژەیەکە بڕوات و سەوز بکرێت و بەجێبیێڕێم بیر لە سەرەتا و کاتی جێبەجێکردن و داهاتوشی کراوەتەوە کامەش بخۆی ئەتوانین بڵین یەکێکە لەو کارە باشانەی کە ئەتوانین بڵین بە پلان خزمەتکردنی ژینگە چونکە هیچ شتێ وەکو ژینگە پێویستی بە پلان نییە لە خزمەتکردندا ژینگە کارێکی بەردەوامە واتە کارێکی بەردەوامی ئەوێ ئەوە نییە بم ڕۆ بڵێ من نەمامێک ئەچێنم ئەمڕۆ ئیتر وازی لێ دێن ئەم نەمامە ئەبێ کاری بەردەوامی هەبێ نەمامێک من چند خزمەتی بکەم ئاوی بەم گەورە ببێ لە پاڵ ئەوەیە ڕێژێکی سۆزاییکە نەمامێکی کە بچێنم واتە کاری بەردەوامی ئەوێ پلانی بەردەوامی ئەبێم خزمەتکردنی ژینگە بەڵێ دیارە ڕەنگە هەر ناوچەیەک بە پێی کەشوها جۆرە نەمامێکی پێویست بێ لەم هەڵمەتەدا ئەو جۆرە نەماوەی کە دەستنیشان کراوە لەگەڵ کەشوهای هەرێمی کوردستانە بگونجێت بڕیارەکە بەم شێوەیە یاخود با بڵێن چ جۆرە نەمامێک دەبێت بەڵێ دیارە زیاتر ئەوە بەجێڕین بۆ ئەندازیارانی کشت و کاڵی ئەندازیارانی ژینگان کە ئێستا لەو جێبەجێکردنی ئەو پلانیان بەدڵنیادی و خۆی ئەگەر بین ئێمە سێری جۆری خاک دەور ئەبینێ و زۆری هەوا بە تایبەتی کە
ڕێژی با لەو شوێنە سەلەکەم کێمە زانین سلێمانی کە لەو شتێنی کە بەناوبانگ ڕەشەبای سلێمانیە لە زۆربەی وەرزەکانە زۆرێ لە زۆرەکان لە کاتێکدا ڕەشەبا هەیە بۆیە ئەبێم خاک لێکۆڵنەوە لەسەر خاک لێکۆڵنەوە لەسەر هەوا هەروەها ڕێژەی باران تا چەندێ لەو ناوچەی کە ئەڕوێنریم ڕێژەی باران کاریگەری هەیە لەبەرەوە ئێمە ڕاستە پشت ئەبەسرێ بە ئاودانی دەستکرد بە تایبەتی لە وەرزی هاویناندا ڕامەزە بێ لە زستان و بەهار و بەشی وەرزی پاییزە کە باران ئەبارێ لە وڵاتی ئێمەیە پێوتی وەرزی بارانباری وەرزی بارانباری لە ئێمە لە بەشێکی پاییزەوە دەست پێکا تاوەکو کۆتایی بەهار بۆیە لە پاڵ ئەوەی کە ئێمە بیر لە ئەودەن دەستکردکردنەوە ئەبێ ڕەساوی ئەوش بکرێت کە ڕێژەی بارانباری لەو ناوچەیە چۆنە هەروەها کەش و هەوا چەنەکاری هەیە بە تایبەتی ڕەشەبای سلێمانی هەروەها زۆری خاکەکە لە بەری خاک لە شوێنێک و بۆ شوێنێکی تر گۆڕانکاری هەیە ئەم پلانانە هەموو ئەکە کە بتوانین بڵێن لەگەڵ جێبەجێکردنی پلانەکەی هەڵمەتەکە سەرکەوتوو بێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ سلێمان جەرجی سەرپەرشتیاری ژینگەی دووبارە بە خێراتی دەستەکانت خۆش بێت. زۆر سپاس.